و بەفربارین لە ناوچەکە بوونی نییە بەڵام کەشەکە بەعام ساردا ئەوەی هەبووە تەنها دوێنێک کەمێک باران باریوە بەڵام ئەمڕۆکە لە ڕووی کەش و هەواوە خۆرەتاوە کەش و هەوا خۆشە. دیارە من ئێستا لە زانکۆی سۆرانم. ساڵانە زانکۆی سۆران پێشانگای کتێب ئەکاتەوە و چەندین دەستگا بەشداریەکەن لێرە کتێبەکانیان داشکانی بۆ ئەکەن بۆ ئەوەی ئامانجی سەرەکیشیان لەم پێشانگای کتێبە لێرە زانکۆی سۆران کە ساڵانە ئەیکاتەوە بۆی قوتابیان سوودمەند بن لەو سەرچاوانەی کە پێویستیانە بە تایبەتی بۆ توێژینەوەکانیان بۆ ئەوەی سوودی لێوەربگرن. دیارە زیاتر لە 15 دەستگای ساپەمەنی لێرە بەشداریان کردەوە کتێبەکانی خۆیان هێناوە لێرە نمایشی بۆکەن و دیارە داشکانیشان بۆ سەرجەم کتێبەکانیان کردووە لێرە. من یەکێک لەو کتێبخانانە وەرەگرم کە لێرە بەشداریان کردووە. کاک سۆران سڵاوت لێبێتن، پێشانگاکە چۆن بەڕێوەچێتن قوتابیان و هاوڵاتیانی سۆران تا چەندە بە گەرم و گوڕی دێن بۆ ئێرە؟ پێشانگاکە بەگشتی باشە لەبەرەوەی لە ناوەندەکی ئەکادمی قوتابیان دێن ینی بە شێوەیەکی باش بە گەرم و گوڕ ڕووی لێ دەکەن ینی تا ئاسەکی باشە. ئەو سەرچاوانە چین کە لێرانە بڵین بەشداری پێکراون زیاتر چ بابەتێک لێرانە بەدیەکرێت؟ هەیە بەڕاستی لێرە سەرچاوی زۆر هەیە دەکرێت لە هەموو ینی هەموو مێژویە جوگرافیە ئەدەبیە هونەریە گەشە پێدانیە ئیدی هەموو سەرچاوەکان لێران بەڵام زیاتر تەرکیز خراوەتە سەر ئەو ینی مەجالانەی کە لێرە فێرخواز ئیشی پێدەبێ ئەوانەی کە وەکو لە بۆ بەشەکانی خۆیان زیاتر پێکراوە کە خەڵکی دەرەوەی زانکۆش دەتوانێت بێ ئیستفادە لە کتێبەکان بکەن. زۆر سپاس دەکەین، زۆر سپاس. بەڵاگەر هاوکارم یارمەتی دەرم بێتن وەکە بینن لێرە زیاتر لە 15 دەستگای حساب بەشداریان کردووە و لێرە کتابەکانیان نمایش کردووە. دیارە کتێبەکان جۆراوجۆرن لە سەرچاوەی جۆراوجۆرن و زیاتر لە 15 دەستگای حساب لێرە بەشداریان کردووە و کتێبەکانیان نمایش کردوون و قوتابیانیش ناوەدێن سەردانی پێشانگاکە بۆ ئەوەی ئەو کتێبانیان دەست بکەوێت کە بۆ سەرچاوەی توێژینەوەکان و سوودی لێوەردەگرن. بەڵێ کاک دانیار ئەمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر پێشانگای کتێب لە زانکۆی سۆران.